سێشت وەکو مسلمانێک کەسایەتێکی زۆر زۆر بەهێزە پێبەخشێت، ئەتکات بە خاوەن بە هاو قیەمێکی زۆر، دوای مردنیشت ئەتکات بە خاوەن بەهەشت. پیاوێ کاتە خزمەتی ڕەسوڵ عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی عەللیمنی و ئەوجیز، شتێکم فێرکە بەڵام با کەم و پخوت بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم سێ شتەی پێوت، فەرمووی إذا قمت في صلاتك فصلي صلاة مودع. هەر کاتێک هەستای بۆ نوێژێ بکە، نوێژی ماڵ ئاوایی بێت، ئەوەنە بەدڵ بیکە، ئەوەنە بە جوانی نوێژەکەت بکە، یەقین بۆ خۆت پێیاکە ئەمە ئاخر نوێژتە، دوای ئەمە ئەمریت، دوای ئەم نوێژە نوێژێکی تر ناکەیت. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. یەکەم شتێکیش لە قیامەت لە دوای تەوحید ڕزگارت کە نوێژێکە بە خوشوعەوە کرد بێتت. چۆن بتوانین نوێژێک بکەین بە خوشوعەوە، نوێژێ بێ ئاگامان لێ بێت، ئەو نوێژەی کە لەگەڵ خوایە قساکەی، کە مناجاتی لەگەڵاکەی، کە جوابت ئەداتەوە، ئەبێ بەم شێوازە بیرکەیتەوە، ئەبێ ئەم وەسیەتەی ڕەسوول لە گوێ بگریت. فصلی صلاة مودع، نوێژێ بکە، نوێژی ماڵ ئاوایی بێت. ئاوا چەک لەسەرت ڕابگرن، کەسێک فیشک لەسەر سەرت ڕابگرێت، بڵێ نوێژێ بکە و دوای ئەم نوێژە ئەتکوژم. ئەبێ تۆ چی نوێژێ بکەیت بۆت بکرێ هەموو قورئانی تیا خوێنیت. بۆیە هەر کاتێ نوێژت کرد ئەم وەسیەتی ڕەسوول لە گوێ بگرە. خۆ ئێمە هیچ زەمانێک نییە دوای نوێژی ئەم عیشایە ئێمە نوێژێکی تر بکەینەوە، نوێژی بەیانی بکەینەوە. هیچ زەمانێک نییە دوای ئەم دەقەیەکی تر بژین، کەواتە پێویستە لە نوێژەکان تا نوێژێکی مەزبوط، نوێژێکی جوان، خوشوعت بەدگریە، ڕکوع بە جوانی بەریە، سوجود بە جوانی بەریە، پەلەی تیانەکەی، نوێژەکەت بە پەلە نەکەی، حەق بەی بە نوێژەکەت. ئەگەر بەم شێوازە بیرت کردەوە قیامەت بەدەسەهێنیت. وەسیەتی دووەم فەرمووی ئەی پیاو لا تكلم بكلام تعتذر منه غدا. ئێستا قسەیە مەکە و بەیانی لێی پەشیمان بیتەوە. ئەنزل الناس منازله. لە مەجلیسێکا دانیشیت ئەبێ بزانی ئەو مەجلیسە مەجلیسی کێیە، ئەبێ بزانی تۆ لەگەڵ کێیا قساکەیت، لەگەڵ گەورەیە ئەبێ وەکو گەورە قسە بکەیت، لەگەڵ مناڵە ئەبێ وەکو مناڵ قسە بکەیت. سۆشیال میدیا بەکارەهێنیت، شتێ منووسە دوو ڕۆژ پێت بسڕنەوە، شتێ مەڵێ دوو ڕۆژ کە بینیت خۆت و مناڵەکان و خانەوادەکەشت خەجاڵت بێت، یا ڕادیۆیەکت پێ بکەن. زمان بگرە سەر سەلامەتە، ئەگەر نەتگت بە جوانی قسە بکە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئەگەر ئەزانی جوان قسە بکەیت، ئەگەر ئەزانی دڵی خەڵک خۆشکەیت، شتێکی بەسوودت پێ بیڵێ، وئیلا بێدەنگە و بیدوورەوە قسە مەکە. با ڕادیۆت پێ نەکەن، با داوای لێبوردنت پێ نەکەن. چەندمان بینی قسەی کرد، گاڵتەی بە خەڵک کرد، جنێوی بە خەڵکدا، بەڵام هێنایان لەسەر هەمان شاشەوە سوکایەتیان پێ کرد، بەڵکو پێڵاوی خەڵکیشی ماچ کرد. کاتێک ئاگاد لە زمانی خۆت بوو کەسایەتێکی بەهێزت بۆ دروست ئەبێت، سەربەرزانە ئەژیت. سێیەم شت فەرمووی وأجمع اليأس فيما أيدي الناس عما في أيدي الناس. مەویست بە لە دەستی خەڵک، مەویست بە لە گیرفانی خەڵک، بەهێز و دەس و بازووی خۆت بە عەرەقەی ناوچوانت بڕۆ کەسابەت بکە. دەسی زەلیلی تەنها بۆ ڕەب العالەمین پانەوەکە، لە دەرگای هیر کەسێک مەدە دەستپانەوە بکەیت. خەڵک جارێ بداتێ دووەم جار زەلیلت دەکات، دووەم جار لە ناو خەڵکا سووکت ئەکات. چاوت لە گیرفانی کەس نەبێت، بێ پێویست لە خەڵک، بێ منەت بە لە گیرفانی خەڵک. بە دەس و بازووی خۆت، بە هێز و بازووی خۆت بە عەرەقەی ناوچوانت بڕۆ کەسابەت بکە، لوقمەیەکی حەڵاڵ بۆ خۆت و مناڵەکانت پەیا بکە. کاتێک ئەم سێ وەسیەتە لە گوێ ئەگریت و لەگەڵ ئەم سێ وەسیەتەیە ئەڕۆیت، تۆ کەسایەتێکی بەهێزە بۆ دروستە بێ وەکو موسڵمان، ئەبیتە خاوەن بە هاو قیەمێکی زۆر، لە قیامەتیشا ئەبیتە براوی یەکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته.